دەبیت چ بکەیتە؟ دەبیت چ بکەیتە؟ شكا بيني چی لێ شی بام لێ دەنێ؟ لۆ هذا ميلك كل يا بس هذا چاڵە بوو دەکەی؟ كل يبيع Pasta surda minimum şöyle. لۆ شكلهم بيني هاتنێمای داکم کاکەم مش تدري شو داچم دەرێم بشتم دێشت دەبێ ڕۆژکە با بژیم لە بۆ لێنێ دایا من ئەنوا ئیشی دەکەم ئێستا جێشتی لێ دەدەم ما بيش لوكاتيا شیوی لێ دەنێم قاپی دەشۆم جچی دەشۆم برێوها بژین لۆ چینە Kura baba cesaretini o zaman ne bitti şey sahne koyacağız ne akıl. Rabızını parıyor. Bu kadar cesaret var. O ne olacak? Saate rabızını parıyor. ئاسان و ئاسان Kura marim var. هەموو هەم بۆ خۆم دەکەم مش بدهم حلو خۆش نیت كانت قد يكون قوت ساعدني والله يا رب الثاني جني ئەدیکو ساعدني زانم ئەم داکم نسحەتم دەکەم جای دەرێ یارمەتی ژینتان بدەن دەرێتە برایەکان کەش Biber zor. لە هەرچێ بیر دەکە